بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەیەم شەودا قسە لەسەر ساڵیادی ڕاگەیاندنی کۆمەڵ دەکەین 25 ساڵ لەوەمبەر کۆمەڵ ڕاگەێنرا. ئێمە باز لەوەرە دەکەین کۆمەڵ بۆچی ڕاگەێنرا، ئایا ئەوەمان زانەی کە کۆمەڵی لە پێناو ڕاگەێنرا بەدی هاتوون و زەرورەتی کۆمەڵ لە ڕووی ئاینیەوە، زەرورەتی بوونی کۆمەڵ لە ڕووی ئاینیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ کوردستان چییە و تایبەتمەندیەکانی کۆمەڵ وەکو هێزێکی ئیسلامی چییە و چی جیای دەکاتەوە لە هێزەکانی تر، کارەکانی ڕابردووی چۆن بووە بۆ قۆناغی داهاتوو چی دەکات، استراتیژی بۆ قۆناغی داهاتوو چی دەبێت، هەڵوێستی چیە لەسەر دۆخی ئێستای هەرێم کوردستان و عێراق. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. گەورە پاداشتان باتەوە، زۆر سوپاسیەوەکەم بۆم دەرفەت. سوپاس دەکەین. ئەگە سەرەتا لەو دەست پێ بکەین 25 ساڵاوم بەر کۆمەڵ ڕاگەێنرا، بە پوختی هۆکاری ڕاگەیاندنەکە بۆچی بوو، یاخود ئەو ئامانجانە زەرورەتێک بوو بۆ ڕابوونی ئیسلامی؟ بسم الله الرحمن الرحیم. لەو ڕۆژگار و لەو کاتە و ساتەدا کە کۆمەڵی ئیسلامی ئەو کات ڕاگەیەنرا، ئەتوانی بڵێ کاری ئیسلامی، پرۆژەی ئیسلامی تقریبا کۆمەڵە گرفت و شتی هاتبووە ڕێ، پێویستی بە تازەکردنەوە و نوێکردنەوەیەک ئەکرد، هەوڵ درا ینی بە شێوازی جۆرا و جۆرە شتانە بکرێ. دیارە وەکو لێ زۆر جێی نەگرت، بۆیە بە زەرورەت زانرا ئەو کاتی ئەو کەسانە کە پاشتر بوونە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە و کۆمەڵی دادگەری ئێسا، پێیان باش بوو وایان بە چارەسەرزانی کە کۆمەڵی ئیسلامی ڕابگەێنرێ و پرۆژەیەکی تازە بە بەرنامەیەکی تازە بە تێڕوانین و شێوازێکی تازە خزمەت بە پرۆژەی ئیسلامی بکە. ینی بۆ ڕزگارکردنی و دۆخە چەقبەسە و کە ڕابوونی ئیسلامی دروستکردنی قۆناغی نوێ بوو بۆ کاری ئیسلامی بۆ ڕابوونی. بەڵێ، ینی من زۆر پێم خۆش نییە بچمان دێت تەفاسیل، بەڵام بە کورتیەوە بوو، وەکو ئیشارەتم پێ کرد، وەزع ئیسلامیەکە وەزعێک بوو دڵخۆشکەر نەبوو، ینی ئومێدبەخش نەبوو، لەبەرەوە هەم کادیرانی باڵا هەم کادیری وەسەط پێیان زەرورەت بوو، پێویست بوو کە بێ گۆڕانکاریە بکرێ، یا بۆ ویشە وردەوردە بەرەو لاواز بوون ئەچوو، یا بوو گۆڕانکاریە بکرێنی تۆ لە بینی دوو بژاردا بووی سێهەمی نەبوو، یا وردەوردە ئیشەکە بەرەو لاواز بوون ئەچوو، یا نەبوو گۆڕانکاریە بکەیت کە ئەو گۆڕانکاریش ئەوە بوو کەوەکو بە ئیعلانکردن و دروستکردنی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە قۆناغێکی نوێ بوو بۆ کاری ئیسلامی. بەتاکید هەر بۆیەش بە دروستبوون و ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامی گوڕوتینێکی باش، گۆڕانکارێکی گەورە، بڵێ ئیشکردن لەسەر کۆمەڵێک تەوەر و بواری جۆرا و جۆر کە ئیشە ئیسلامیەکە و کار و پرۆژە ئیسلامیەکەی بۆ مەرحەلێکی باش زۆر بردە پێشەوە. باش، بینە سەر زەرورەتی کۆمەڵ ئەگەردا بشکێن. یەکەم لە ڕووی ئاینیەوە بۆچی حیزبێکی سیاسی، هێزێکی وەکو کۆمەڵ پێویستە بۆ کوردستان، زەرورەتە ئاینیەکە، دینیەکە؟ دیارە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە، بەشی هەرە زۆری موسڵمانە، کەمایەتی تریش و ئاینی تریشی تایە، بەڵام بەشی هەرە زۆری خەڵکەی موسڵمانە. دیارە ئێمە حیزب و لایەنی تری سیاسیمان هەبوو وەکو لایەنە قەومی و نەتەوەیەکان، بەڵام لایەنی ئیسلامی کە لەسەر پرۆژە و مەشروعێکی ئیسلامی بێ پێویستە بۆ میلەت. ینی ناکرێت میلەتێک لە 1995 و بەرەو ژووری موسڵمان بێ کارێکی سیاسی، پرۆژەیەکی سیاسی نەبێت خزمەت بە ئاینەکەی بکە. ئێستا ئێمە سەیری هەموو جیهان بکەین. ینی لە ئەوروپا بەشێک لە حیزبەکان ئاینین، لە ئەمریکای لاتین، لە بەشێکی وڵاتانی شەرق، ینی بەشێکی باشی حیزبەکان و لایەنە سیاسیەکان کە هەڵبژاردن ئەکەن، عملی سیاسی و دیموکراسی ئەکەن، سەر بە ئاینێکن، ئەو ئاینی کە لە وڵاتە هەیە. مەسا بە زۆری مەسا ئەوانی کەەوە لە ئەوروپان مەسیحی، ئیتر مەسیحی بە هەرموو وەکو لە جۆر و چەشنەکانی و لە جوولەکە، لە ناو جوولەکە کە کیانێکی پێوتە عنسوری
ئەوش ناو خۆیان یعنی حیزبی کنیست کە حیزبێکی جوولەکە و دامەزاوە لەسەر ئەساسێکی دینی یەکێکە لە حیزبە بەخۆتەکانی ئیسرائیل ناو جوولەکە یعنی ئەمانەی کەواکو داڕێژەنەری سیاسەتی عالەمین لە ئەوروپا و لە ئەمریکا ئەوان بۆ خۆیان ڕەوایە حیزب و پرۆژەی سیاسی لەسەر ئەساسی دین و ئاین لای خۆیان دروست ببێ و بنیاد بنرێ و کار بکا و ڕۆڵی هەبێ بەڵام لەبەرەوەزان ئەگەر ئیسلام حیزب و پرۆژەی سیاسی هەبێ و خەڵک لێی کۆبێتەوە حیزبێکە بێکەوەکو جەماوەرێکی گەورەیە بێ و خزمەتی گەورەی پێکرێ و گۆڕانکاری گەورە دروستەکە بۆی ئەوانەی کەواکو دەسەڵاتداری جیهانن حەز ناکەن حیزبی ئیسلامی هەبێ ئەگەر هەش بوو حەزەکەن ڕۆڵی نەبێ سەرەتا حەزەکەن نەبێ بۆیە لە زۆر وڵات و شوێنە کە کاتی خۆی ئەو حکوومەتە دیکتاتۆریانە هەبووە یەکێک لە بەند و قانونەکانی یاساوێ نابێ حیزب لەسەر ئەساسی دینی دروستکری ئەی بۆ لە ئەوروپا دروستەکری ئەی بۆ لە ناو ئیسرائیلا دروستەکری تەنها بۆ عالەمی ئیسلامی ئەمین هەیە ئەم قەرارە هەیە بۆ چکە ئەزان ئاینی ئیسلام ئاینی زۆرینەی هەرە ڕەهای میلەتەکەیە ئەگەر حیزبێکی ئیسلامی هەبێ بە چاکی و بە جوانی و بە ڕێکوپێکی خزمەت بکا بۆ شێوەی ئیسلام ئەیەوێ خەڵکێکی زۆری لێکۆ بێت و جەماوەرێکی زۆر پشتیوانی لێکا و ئەوە دواترە بێتە پرۆژێکی سیاسی و لەوانەی ئەو وڵاتانی کە زلهێز و داگیرکەر و ئەیانەی وڵاتان بخەنە ژێر دەسەڵاتی عسکەری و ئابووری و سیاسی خۆیانەوە جێپیان لەق ببێ لە وڵاتان بۆی پیان خۆش نییە بەڵام ئێمە سەیری واقعەکەی خۆمان بکەین ئەڵێن بەڵێ بۆ مەسەلا حیزبێکی پارتێکی ئیسلامی پێویستی پارتێکی ئیسلامی لە کاتێک ڕەنگە خەڵک بن خەڵکەکەی زۆر بین مسلمانە ئەو دوو قسەی جیای لێ یعنی خەڵک مسلمان و خۆ خەڵک مسلمانە و تاگ مسلمانە باش ئاینی ئیسلام بۆ هاتووە خەڵک بەندایەتێکی شەخصی و تاکی بکە زەکات ئەبێت دەوڵەت کۆی کاتوە دەوڵەت تەوزیعیکە باش نییە محاکیم قەزا و بەشەکانی ئەبێت دەوڵەت ممارەسەی بکە ئەبێ ئیسلام دیاریان بکە سوپا جەیش ئاشتی و سلم و حرب و ئەمانە بێ دەوڵەت بەڕێوەی بەرێ ئێتە وەکو شەخص دەورت چیە لەو شتانە ئەگەر وەکو شەخص نوێژی خۆ بکەی ڕۆژی خۆ بگری حتا فەریزەی حەج نییە بێت دەوڵەت سەرپەرشتی بکە ئایسە لە وڵاتی خۆشمانە کە دەوڵەتێکی ئیسلامیش نیە هەر دەوڵەت ئەوقاف وەزارەتی ئەوقافی نیەکە سەرپەرشتیەکە و ڕێکیەخا و یاساکانی و چۆنێتی و تەفاسیلەکەی هەموو یاساکانی ژیان حتا یاسای هاتوچۆ لە ئیسلامە ئەبێ ئیسلام ڕێکی خاچ ئەوش کومەڵی یاسای علاقەی بە ژیانی خەڵکەوە علاقەی بە بەرژەوەندی خەڵکەوە علاقەی بە ژیان و مەترسی لەسەر ژیانی خەڵکەوە هەیە ئیتر تایەتە سەر شارەوانی تایەتە سەر وەزارەتە خزمەت گوزاریەکان ئەمان هەمووی ئیسلام بۆ شتانە هاتووە خۆی ئیسلام هەر بۆ نادوتە نوێشکەی یعنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يوم من إمام عادل خير من عبادة 60 سنة یەک ڕۆژ سەرۆک دەوڵەتێ ئیمامی پێشەوای وڵاتێ بە عەدالەت وڵاتەکە بەڕێوەبەرێ لە عیبادەتی فەردی و شەخصی 60 ساڵ خەڵک عیبادەت کە ئەو خێرترە بۆ چکە یەک ڕۆژی ڕئیس دەوڵەتێک کە عادل بێ خێر و خۆشی و چاکەی پێ بۆ هەموو میلەت بۆ هەموو وڵات و نیشتیمانەکە بەس یەک نەفەر هەر چەند بەندایەتی بکە بەس سوود بە خۆی ئەگەێنێ بەس ئیسفادەی بۆ خۆی هەیە ئەو پەڕی بۆ دەوروبەرێکی محیتێکی بچووک بازنەیەکی بچووک بەڵام لە ئاسێکی سیاسی گەورە کە ڕئیسی دەوڵەتێک بێ وەزیرێک بێ ینی ئەو نەفعەکەی و سوودەکەی گشتیە بۆیە زۆر ئیسلام ئەیە گەرەمە بواە خۆ پێغەمبەری خۆ ئەگەر هەر نوێژی بکردایەوەتە ئەبوبەکر کاتی ئێوە هیجرەت بکا و ئەو پیاوەیەنێتی و لە پەنای خۆیان پەنایەدا و لە مەکە قافرانی قوڕیشان با لە ماڵی خۆیان بە خۆی نوێشکە قورئان بخوێنی بەس نێتە دەرۆبانی خەڵک نەکاو کاری کۆمەڵ بۆیە کە بنەماکانی ئیسلام لە حکومڕانیدا ڕای بداتەوە حیزبی سیاسی دروستبوونی حیزبی سیاسی بۆ ئەوەیە وردە وردە ببێتە دەسەڵات وەگەر هەر بۆ بێهێندێشتی خێرخوازی و فێرکردنی بەعزێشتی شەخسیوانە بێ ئەوە بە فەردی شەکرێ بەبێ حیزبی شەکرێ یعنی مامۆسایەکیش لە مزگەوتە هیچ علاقە نەبێ بە سیاسەتوەندی خزمەتێکی زۆرەکە بە خەڵک وەکو تاکەکان باش لە ڕووی کۆمەڵایەتی و ئەی زەرورەتی بوونی کۆمەڵچێ بۆ خەڵک بۆ واقعی کۆمەڵایەتی بۆ ژێرخانی بڵێن کۆمەڵگەی ئێمە بوونی کۆمەڵ یاخود چی کردووە دەتوانێت چی بکە بۆ قەنەعات و پێویستەکەی چییە
ئێمە کە سەیری کۆمەڵایەتی بکەین لایەنی کۆمەڵایەتی ژیانی خەڵک لە کوردستان و لە هەموو وڵاتانی ئیسلامیشا ینی خزمایەتی پەیوەندی دراوسێتی پەیوەندی هاوڵاتیەتی پەیوەندی ینی لە بازنەی بچووکە بڕۆ بۆ بازنە گەورەکان کە خێزانە دوایی خزمە دوای گەڕەکە دوای شارە دوای نەتەوە و میلەتە ینی ئەساسی ئەم شتە کۆمەڵایەتیان لە چیوە دروستە بێ لە ژن و ژنخوازی ژن و ژنخوازیش شریعەتی ئیسلامی یاسای بۆ داناوە پەیوەندی ژنومێت لەگەڵ یەکا چۆنە پەیوەندی دراوسێ لەگەڵ دراوسیا چۆنە پەیوەندی خزم لەگەڵ خزما بێت چۆن بێ حتا ئاگاتە بازنەی فراوانتر تۆ لەگەڵ خەڵکی شارێکی تر عەلاقەت چۆن بێ ئەمان هەموو ئیسلام ڕێکیەخە لە مناسبە خۆشەکان و لە مناسبە ناخۆشەکان لە ڕووداوەکانە وەکو ژنێنان مناڵبوون مناسبەیەکی خۆشی خانووکردنەوە چیچی تا ئاگاتە تەعزیە و مردن و بەسەرهات و نەخۆشی و ڕووداوە ناخۆشەکان هەموو ئەم شتانە ئیسلام هەم یاسای هەیە هەم ڕێنمایی و تەوجیهاتی هەیە بۆ کۆمەڵکی کردووە بۆ پاراستنی ئەو دابوونەریتانە ژێرخانی کۆمەڵگە لە ڕووی لە حکومڕانیدا بێ ئەو کاتێککە لە پەرلەمان بێ لە حکوومەت بێ لە ئاسی ڕێکخراوی حزبی بۆ پاراستنی ژێرخانی لە پەرلەمانە هەر یاسایەک لەگەڵ ئەم بنەما کۆمەڵایەتیانە کە سەرچاویان لە ئیسلامەوە گرتووە هەر یاسای هەر شتێ دش بەوە بوو بێ نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری دژی وەساونەتەوە و هەوڵیانداوە هەر یاسایەک پشتیوانی لە دابوو نەریت و ئوسوڵێکی ئیسلامی بکا کە لەم میلەتە ئەسڵە دەیان پێداوە پشتیوانیان لێ کردو پرۆژە یاسایان تەقدیم کردو لە ڕووی تریشەوە مەسلا کۆمەڵی دادگەری توانوێتی یەک کۆمەڵی زۆر قوتابخانەی شەرعی هەبێ مامۆسای ئاینی پێ بگەین کە مامۆسای ئاینی ڕۆڵێکی گەورە ئەبینن لەوە لەو مەسایلە کۆمەڵایەتیانە ڕێنمایی خەڵک بکەن بەرچاوڕوونی بە خەڵک بدەن ئامۆژگاری خەڵک بکەن پێشەوایەتی خەڵک بکەن لە وتاری جومعە لە وتاری جەژنەکانە لە مناسبەت جۆر بە جۆرە کۆمەڵایەتیەکانە ڕۆڵ ببینن کە خۆشبەختانە کۆمەڵی دادگەری ژمارێکی زۆر مامۆسای پێگەیاندووە ژمارێکی زۆر لە قوتابی مەدرسە شەرعیەکانی ئەمان چوونەتە بەغا لەوێ شەهادەیان بەدەستێناوە گەڕاونەت و دوایەکە یابوونەتە مامۆسای قوتابخانەکان یابوونەتە ئیمام و خەتیب یابوونەتە مامۆسای زانکۆ یعنی ئەمانە هەمووی کاری کۆمەڵ بووکە ژمارەیەکی زۆر زۆرە کە مەکتەبی زانایان خۆشبەختانە و قوتابخانە شەرعیەکانی ئێمە ئەو مامۆسا و ئەو خوێندەوارانەیان پێگەیاندووە و پەروەردەیان کردوون و پێشکەشیان بە کۆمەلگا کردو لەن ڕێکخراوی خوشکانی شێر تایبەت بە پاراستنی خێزان و ڕێکخراوی خوشکانی تێکە لە ڕێکخراوە ڕەسەن و قەدیم و کۆنەکان لە کۆمەڵی دادگەریە کە ڕۆڵێکی گەورەی لە کوردستانە بینیوە ڕۆڵێکی باشی بینیوە لە خێزانەکانە لە چارەسەری کێشەکانە لە وەکو لە پێکهێنان و ئاسانکردنی پرۆسی زەواج و دروستکردنی خێزان ئەوانش بە ڕۆڵی خۆیان هەڵساون کە ئەتوانی بڵێ ڕۆڵان کەمتر نەبووە لە برایان و لە پیاوان و لە مامۆسایانی ئاینی مۆسمی لە ڕووی سیاسیەوە لە پەرلەمان بێ لە ڕووی ڕێکخراوی بێ لە ڕووی ڕاگەاندن بێ ئێوەکو کۆمەڵ کارتان کردەوە پاراستن و پتەوتکردنی بەها کۆمەڵایەتیەکان بەها ڕەسەن ئەرز بکردیوتم لە پەرلەمانە هەر یاسایەک دەرچوو بێ کە پشتیوانی لەو شتانە بکە پشتیوانی لێ کردووە نوێنەرەکانی کۆمەڵ بە پیا و بە ئافرەتیانەوە هەر یاسایەکیش دش بوو بێ بم بنەما کۆمەڵایەتیانی کە لە ئیسلامەوە سەرچاوەگرێ ئەمان دەنیان پێ نەداوە بەڵکو دژی وەساونەتەوە ئەو دۆخێکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەیەی ئێستا باشووری کوردستان بەراورد بە پارچەکانی تر ڕەنگە بارودۆخی باشتر بێ پەیوەندی بە هەبوونی پارتی ئیسلامیەوە هەیە واقعا کۆمەڵایەتێکە بەتاکید یعنی ئێستا کوردستانی ئێمە الحەمدوللا ڕێژەیەکی باش ئەنازێکی باش خەڵک پابەندیان بە ئیسلامەوەیە حتا ئەگەر لە هەندێک شتی ترۆ کەم و کوڕیان هەبێ بڵێن لە معاملەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیوە خەڵک پابەندە بە ئیسلام ئێستاشی لەگەڵا بێ ئەوانەی کە لە ئەسڵیشا باوەڕیان بە ئیسلام نێوەکو دین و ئاینێک پەیڕەوی لێوە بکەن هەر لە چوارچێوەی وەکو لە لایەنە کۆمەڵایەتێکە هەر پابەندن بە ئیسلام نەمان بینی من نەمبیستووە لەم کوردستانە کەسێک ئافرەتێکی کرد بێ بە خێزانی خۆی بە بێمارە بڕی نەمبیستووە من یعنی ئەوش کەواکو باوەڕشی پێینێ هەر لەژێر تەسیر و هەژمونی دین و ئاینەکە لەسەر میلەتەکە نەیتوانیوە جاو پەیوەندی بە هەبوونی پارتی ئیسلامی و کاریگەری بڵێ چونکە هەر
هەر کورد و هاوزمانی خۆمان هەیە لە شوێنەکانی تر وە کۆم کوردستانی خۆمان نییە یعنی وەکو ئێرە نییە ڕنگدانەوەی دین ڕنگدانەوەی ئەخلاق من زۆر جار بیستومە لە خەڵکی کە حیزبی ئیسلامی نییە یا جاری وهەیە لایەنێکی تریشە و توێتی ئەم بەها ئەخلاقیانە لە ناو میلەتە هەیە جێدەستی ئەم حیزبی ئیسلامیانەیە ئەم مانەوەی ئەخلاق ئەنازێکی باش لە وڵاتی ئێمە دەست پێوەگرتنی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بوونیم حیزبی ئیسلامیانەی کە کۆمەڵیش ئەوکو لە ڕێژەیەکی باشی بارەکەوێت لەو کاریگەری بڵێن لەڕووی کۆمەڵەتی وەکو کۆمەڵ پاراستنی خێزان بە پاراستنی کۆمەڵگە دەزانن بەتاکید پاراستنی خێزان چکە لە ماوەی ڕابردوو شەپۆلی جۆرا جۆر هەبوو ڕێکخراوی جیاواز لە بواری جێندەری بە ناوی ژنان بە ناوی مافەکانی منداڵە هەوڵی تێکدانی بڵێن خێزان و پاراستنی خێزانیان داوە ئەم هەوڵانە من لە باوکم بیستوە لە کەسانی بەتەمەن لە چلەکان و لە پەنجاکان و شتانار هەیە لەو کاتە کە شوعیت هەبووە لەو کاتانە تا بگاتە ئەمڕۆ بە ناوی جۆرا و جۆر و لەژێر ناوی جۆرا و جۆرە ئەم حاولانە هەر هەیە بۆ تێکدانی خێزان بۆ تێکدانی شیرازەی خێزان بۆ نەیشتنی خێزان بۆ بڵێ دەستبەرداربوونی ئەخلاق و بنەما ئەخلاقیەکانی خەڵک ئەمە هەیە دەی ینی کۆمەڵی دادگەری یەکێکە لەو فاکتەرانە یەکێکە لەو هێزانە کە بە ئەو پەڕیتوانای خۆی دیفاعی لەوە کردووە چوەکو پەروەردەکردن و بەرهەمهێنانی ئەندامەکانی خۆیان لە پیاوان و لە ئافرەتان و لە مناڵ و گەنجان چ بۆ دەرەوەی خۆشیان لە ڕێ ئەو مؤسسات و ئەو ڕێکخرا و مەدرسە و قوتابخانە و شتە جۆرا و جۆرانە و کەواوکو کۆمەڵ هەیەی لە کۆمەلگا کاریگەری پێ دروستەکە لەسەر ئەخلاق و خێزان و دەستگرتن بە بنەماکانی پاراستنی خێزان. باش ئەی لە ڕووی سیاسیەوە بوونی بڵێن هێزێکی ئیسلامی خاوەن بڵێن ڕەوشت و ئەخلاق لە سیاسەتە چەندە گرینگە لە ڕووی سیاسیەوە؟ وەڵای لە ڕووی سیاسیەوە لە چەند ڕوویەکە و گرنگ. یەکەم کاتی خۆی لە سەرەتا کە پێشمەرگە هەبوو حکومەتی بەعس هەبوو ینی زۆر کەس لە ئەلمانیەکان و لە خەڵکی ئیسلامی ژەوی بۆ هێزێکی سیاسی ئیسلامیش نییە وەکو هێزی چەکدار کە ئەو کاتەوەش دیفاعکە کە الحەمدوللا لە قۆناغەکانی چەند ساڵێکی پێش ڕوخانی بەعسا هێزی ئیسلامی دروست بوو و شان بەشانی حیزبەکانی تر حیزبە کوردستانیەکان ئەمانیش خەباتیان کردووە ڕۆڵان بینیوە دەوریان بینیوە لە زۆر ڕووداوی گەورە و گرنگاوکو و ئازادکردنی کەرکووک ئازادکردنی کوردستان ڕاپەڕین و ئینتیفازە لە هەموو شتانە ڕۆڵان بینیوە بەڵکو ڕۆڵی گەورەیان بینیوە پاشان کە پەرلەمان دروست بوو ئەمان لەو حیزبانە بووکەوە بەشداریان لە پەرلەمانە کردووە کە وا خوازراوە کە ئەو بڵێ حکومەت دروست بکرێ و هێزی حیزبی نەمێنێ یەکێک لە حیزبەکان کە چەکداری نەماوە کۆمەڵی دادگەری بۆ کە هێزێکی زۆر و چەکدارێکی بەرچاو و گەورەی هەبووە بەڵام کە مەسەحەت و بەرژەوەندی هەرێمی کوردستان وای خواستووە ئەم مەکتەبی عەسکەری نەمێنێ و هێزی چەکدار نەمێنێ وای کردووە بەڵام هێزەکانی تر وایان نەکرد هێزەکانی تر ئێسش بە ناوی حکومەتەوە هەر هێزی حیزبین بە ناوی حکومەتەوە هەر هێزی حیزبین بە ناوی وەزارەتەوە هەر هێزی حیزبین چونکە ئیسا تەوجیهاتە لە حیزبە وەرەگرن و ئیسا دوو زۆن هەیە هەرێکە هینی خۆی جیایە یعنی هەموو شتێکی خۆی جیایە بەڵێ بە ناو لەسەرەوە وەزارەتێک هەیە و کۆیانە کاتەوە ئەوانە بەڵام کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی ئەو کات تا حیزبی بەعز بوو هێزیە بوو کە حیزبی بەعز نەما ئەم بووە حیزبێکی سیاسی و پێشمەرگەکانیشی هێنا ناو خەڵک و ئیشوکاری تری مەدەنی و سیاسی پێکرد. بەڵێ ئەم خۆناغە لە ڕوانگەی بڕوانە بوونە بە هێزی چەکداری حیزب بوونی هێزی نیشتیمانی و بەراری کۆمەڵ و کاتە بەوە بوو یەک هێزە بێ حیزب واز دەیەوێت چەکدار بێنی خۆناغی دامەزراوەی دەست پێ بکات. بەڵێ دوو سەبەبی هەبوو سەبەبێکیانەوە کە تۆ هێزێکی بۆ بەرەنگاری ستەمێک دروست بوو ستەمەکە نەماوە یعنی ئەو کاتە ئەبوو ئەگەر ئەم حیزبە کوردستانیانەش وەکوڵێ هەم دڵسۆز یان بنواندایە بۆ کوردستان هەموو لایەکیش حەق و حسابی خۆی بواە ئەبوو حکومەتێک دروست بێ ئەو هێزە چەکداریانەی هەموو لایەنەکان جێی بکرایەتەوە لە وەزارەتی پێشمەرگا لە وەزارەتی بەرگریە لە هەر ناوێکی هەیە ئەو هێزە چەکدارێ لە وەزارەتی ناوخۆ بەڵام وا نەکرا یعنی ئیسلامیەکان لەو حیزبانە بوون کە بەشداریان پێ نەکرا لە وینانە کە حیزبی تر بوو بەشداری پێکرا و لە کۆمەڵی دادگەریش هێزیشی کەمتر بوو ڕۆڵیشی کەمتر بوو
ئێستاشی لەگەڵا بێ هەر بەشداری پێکراوە هێزیان هەیە چەکداریان هەیە بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە بە ناوی جۆرا و جۆرەوە ئەبوو وا بواە هەلومەرجێکی شاتە پێش ئەو کاتە ینی وا وێ ناکرا کە کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە ئەمە هێزیەکە و لەوانەیە علاقی بە هەندێک هێزی ترەوە هەبێ بۆیە ئەو کاتە ئەمریکا کە هات عێراقی داگیر کرد لە ڕێی کۆمەڵێک خەڵکیانەوە لە کوردستانە وایان وێ ناکرد کە کۆمەڵ خەتەرە بۆ پرۆژەی ئەمریکا و خەتەرە بۆ داهاتوی عێراق و بۆ داهاتوی کوردستان بۆیە زەختێکی ئەمریکیش هەبوو لەواکەوەکو هێزی چەکداری نهێڕێ بە چەکدار نەهێڕێ و قبولیش نەکرێت لە ناو وەکوڵتم حکوومەتیشا ئەمانش ببنە بەشدار لەو حکوومەتە وەزارەتەکار کەسێک ئەمان نایبوونە مشکلە لە ڕێە باش بەزۆکو بڵێن لە ڕووی سیاسیەوە ڕوبەڕوونویستم ئەو هێزێکی سیاسی بارکی خۆتان زانی لە قۆناغە جیاوازەکان جا ئەوە ستەمی سەردەمی بەعست باس کرد ئەی ستەمی دەسەڵاتی کوردی و ستەمی پارتی ویکێتی بڵێن لە خواردنی موچە و لەم سەردەمانە ئێمە مافە سەرەتایەکانی ئێمە ئەو کاتانی کە نوێنەرەکانمان لە پەرلەمان بوون دایمە دەنگی زوڵاڵ و دەنگی ئازاد بوون بۆی کوا دیفاع لە خەڵک بکەن دیفاع لە موچەی خەڵک بکەن دیفاع لە بەرژەوەندی خەڵک بکەن هەموو کات لە ئێمە لە وازانانی جارێک چوونەتە حکوومەت و جارێک دووجانە هەمیشە معارەزە بووین بە زۆری ئەو فترە ئێمە ئەوکو لە سەفی معارەزە بووین لەو کاتەشە ینی پێم لەو کاتەشە لە حکوومەت بووین ئێمە وەکو حیزب هەر بێدان نەبووین لە حەقی خەڵک ئەدای وەزیرەکەمان ئەدای خۆی کردو وەزیرەکانمان ئەدای خۆی کردو بەڵام ئەوەی حەقی خەڵکی ئێمە وەکو ئیعلام وەکو موسسەکانی ترمان هەر لە پشتی خەڵک بووین بۆیە زۆر جار گلەی ئەوەمان لێکرا چۆن ئێوە لە حکوومەتن و معارەزەشن لەو کاتەشە کە لە حکوومەت بووین ئێمە هەر لە پشتیوانی خەڵک و مافەکانی خەڵک بێدەنگ نەبووین بۆیە زۆر جار گرفت و کۆس پشتیشی هاتوۆتە ڕێمان لەو پێناوەدا باش بەس ئەم قۆناغێکی کۆمەڵتەیدا قۆناغی زۆر سەختی بڕیوە لە 2023 موشک باران دەکرێت سەرۆکی کۆمەڵ و چەندامێکی سەرکردایەتی ئەندامانی دەستگیر دەکرێت قۆناغی زۆر سەختی بڕیوە لەمە باردۆخی کە کۆمەڵ تێدا بەرهەمی کۆمەڵێک مەس پێشمەرگەی دێرین خانەوەدەی شەیدان ڕێخستنە دێرینەکان سەرکردایەتی بەرهەمی هەمووان ئەم قۆناغی کە تێدا ئەگەر خێر و چاکەیەکیش بێ بۆ هەمووانە بەتاکید هەموو چین و توێژەکان کە لەگەڵ کۆمەڵی دادگەریان ڕۆلان بینی و هەر کەسە و بە پێی خۆی و پێگەکەی سەرکردایەتی لە شوێنی خۆی کەوادری وەسط لە شوێنی خۆی زانایان لە بواری خۆیانەوە ئافرەتان و خوشکان لە مەجای خۆیانە پێشمەرگە دیرینەکان کە پشکی شێریان بۆ ئەوانانی بەشێکی باش ئەم شتانەکەەوە دەست هاتوون ینی ڕێخستنەکان بنەماڵی شەهیدان هەموو ئەمانە ڕۆڵیان بووە چکە هەمویان پشتیوانە کردو ئەو ڕۆژگارە مەسا کە مامۆستا عەلی باپیر گیرا ینی نەک ئێمە خەڵکی خۆمان جەماوەرێکی زۆر لە هەولێریش و لە سلێمانی پشتیوانە کرد بۆ ئازادبوونی مامۆستا عەلی باپیر ئێمە وەگەنی تۆ قاعدەیەکی جەماوەری گەورەت هەبووە ینی من خۆم لەوەی هەولێرش و سلێمانشا بەشدارم کردیانی ئەوەنە زۆر بۆ خەڵکانی نازم یەکەم جار و خۆپشتیوا لە کوردستانە نەکراوە ئەوانێکەوە چاودێری سیاسی و ڕۆژنامە نووس و ئەو کەسانە بوو باش بینی سەر تایبەتمەندی کۆمەڵ وەکو هێزێک زۆر زەگلەی حیزبەکان دەکرێت بە نەتەوەی و بە ئیسلامیەوە کە سەر بە قوتابخانەیەکی ناوخۆیی نیم کۆمەڵ و تایبەتمەندی هەیە کە هەڵقوڵای قوتابخانێکی ناوخۆیی بێ لە ڕووی فکریەوە بڵێ هەڵقوڵاوی ناوخۆیە سەربەی قوتابخانەیەکی دەرەکی نەبێ ئێمە وەکو ئیسفادەمان لە هەموو خەڵکێکی موسڵمان و هەموو قوتابخانەیە کردو بەڵام وەکو تەنزیم و ڕێخستن و پێوەستبوون بە قوتابخانەیەک و یا بۆ چوونێک و کە لە عالەمی ئیسلامیە نەخێر ئێمە حیزب و لایەنێکین کە هەڵقوڵاوی کوردستانین و ئازادانە بیرەکەینەوە ئەوەی ئیسلام چۆنە بە پێی هەلومەرجی کوردستان ئێمە مامەڵەی لەگەڵاکەین وڵاتەکەی خۆمان نیشتیمانەکەمان میلەتەکەمان چی بوێ ئەوە مامەڵەی لەگەڵاکەین بەڵام لە چوارچەوەی ئیسلامە لە چوارچەوەی بنەماکانی ئیسلامە ڕێزیشمان بۆ هەموو حیزب و ڕێکخراوێکی دەرەوەی کوردستان هەیە کە لە عالەمی ئیسلامیە هەیە ئێمە لەوانەیە لە بەرهەمیان لە شتێکیان سوودمەت بوون بین بەڵام ئێمە وەکو تابع و شوێنکەوتە و پابند بوون بە مەدرسەیەکی دیاریکراوە لە عالەمی ئیسلامیە ئێمە پەیوەست نین بە هیچ مەدرسەیەک هەڵقوڵای قوتابخانێکی ناوخۆی کوردستانی بەڵام
بە لە بەرچاوگرتنەوە سوود لە هەموو شتێ وەرەگرین چونکە پێغەمبەر خوا فەرمێ الحکمة ضالة المؤمن أن وجدها فهو حق بها حکمت و دانایی شتێکە لە مسلمان ون بووە لای هەر شوێن و لای هەر کەسێ بینی ئەم لە هەموو کەس خاوەنتران بەو شتە بۆ حکمەتە ئێمە چاکە لە هەر کوێ ببینین لە هەر جێهەیە لە هەر شوێنێ لای هەر مسلمانێ هەتا شتێک لای کەسێکیش کە مسلمانێ بەڵام علاقەی بە پێچەوانە نەبێت لەگەڵ بنەمایەکی دینە ئێمە سوود لەوەشە بینین وەکو عومەری کوڕی خەتاب چۆن سوودی لە یاسا و بنەماکانی فارس بینیوە لە هی ڕۆمەکان بینیوە پێغەمبەری خوا لە هەندێک شتی سەردەمی خۆی صلی الله عليه وسلم سوودی بینیوە وەکو ئەی هاوسەنگی لە پەیڕەوکردنی مەسەلەی دینداریدا تا چەندەوە یەکەی وە لە بنەما و پرەنسیپەکانی کاری کۆمەڵ ئێمە وەکو عەرزم کردی ینی هەوڵمان داوە لە کاری سیاسیمانە بە دەرەجە یەک ئێمە پابەندین بە ئیسلامەوە دو ئەوە کە لەم پابەندێ بە ئیسلامەوە مراعاتی هەلو مەرج و ظروفی هەرێمی کوردستان و میلەتی خۆمانەکەی زائیدەن هەر شتێک لە بەرژەوەندی خەڵک تەواو بێ و لە چوارچەوەی ئیسلامە جێ بێتەوە ئێمە پێشوازی لەکەین ئێمە خۆمان چەقبەستوو ناکەین لە هەندێک قسە و لە هەندێک کتێب و لە هەندێک شتاکەواکو ئیتر لی دەرنەچین مادەم لە ئیسلام ئەو شتە جێ بێتەوە ئیسلام ڕێگەی پێدا جاری وای بۆ نمونە مەوزوعێک دووسێ بۆ چوونی لەسەر لە ئیسلامە بەڵگەی ئەمەش هەیە ئەوش هەیە ئێمە کامی بۆ میلەتەکەمان باشەواکی مادەم لە ئیسلام دەرناچێەوە لە ئیسلامە جێ بێتەوە بەڵام ئێمە ئامادە نین لەبەر شتێکی تایبەت دەستبەرداری ئاین ببین دەستبەرداری دینەکەمان ببین دەستبەرداری سەوابیتی دینەکەمان بین عەقیدە و بیر و باوەڕی خۆمان ببین و پێشم وانە هیچ شتێکی ئیسلام وەکو عەقیدە و بیر و باوەڕ وەکو فیق و شەریعەت پێچەوانە بێ لەگەڵ بەرژەوەندی میلەتێکە یعنی هەرچی چاکەیە دین عالمێک یەکێک لە عولەمای ئوسوڵە فەرمێ ئەفەرمێ هیچ چاکەیەک نییە خوا و پێغەمبەر ئەمریان پێ نەکردوێ هیچ خراپەیەک نییە خوا و پێغەمبەر نەهێن لێ نەکردوێ شتێک نەماوە لەو بەیناتەوە بڵێ وەڵا خۆزگای ئەمە ژوا بووایە یا ڕاستەوخۆ بەڵگەیەکی لەسرە یا لەژێر قاعیدە و بنەمایەکی گشتیا جێبێت بەزێ و پرسیینەتەوەی و ئیسلامی و نیشتیمانیتان بەیەکەوە گرێداوە چونکە ئیسلامیەکان خۆ لە ڕووی نیشتیمانیتەوەی کەمیان نەکرد بە زۆر جار ڕخنیان لێ دەیگیرێکە وەکو پێویست نەبوونە بۆ پرسەنەتەوەیەکان بۆچی مەساوەکو نمونەیەک بۆ لە چیا مەسایمەکو پێویست نەبووین دیفاع وەکوتم کابرا پێشمەرگە بۆ چەکدار شەڕە کردوێتی ئاوارە بوون و نیشتیمان بە جێهێڵانە و مەسلحەت دەستی هەڵگرت نەکردوێتی پەرلەمانە چۆتە ناوی و بەشداری تیا کردووە حکومەت ئەوان بەشداریان پێ نەکردوین لە حکومەتەکانە وەکو وەزیر بەشداریمان کردووە کاتێ گونجاو بوو بێ و هەلومەرجەکە وای خواست بێ نەبووین تا کۆس بۆ عەرقەلە لە بەردەمی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ئەم هەرێمە کە هەیە هیچ کات ئێمە مایەی خراپە نەبووین لە هەمووشی گرنگتر ئێمە بەم بنەما دینی و ئیسلامێک کە هەمانە خزمەتێکی گەورەمان بە هەرێمی کوردستان کردووە چۆن مەسەلا ئەوەی کە باسمان کە باسی ئەخلاق و لایەنە کۆمەڵایەتەکان ئەمە وای کردووە ئێمە بەبێ ئەوە بەشێ بین لە حکومەت بەبێەوە دووسێ وەزارەتمان هەبێ ئێمە خزمەتمان کردووە ینی لایەنی کۆمەڵایەتی خەڵک ئاشتی کۆمەڵایەتی خەڵک ئاژاوی نەبێ خەڵک مشکلێ چکە خەڵک ئاژاوی بوو مشکلی بوو مناڵ سەرگەردانە بێ دوای ئەو مناڵانە پیاو خراپ و دز و شتی خراپیان لێ دەرەچی کە تۆ خێزانەکان دامەزراو بوون خێزانەکان ئاسوودە بوون خێزانەکان بێ مشکلە بوون معناه لە کۆتاییە وڵاتەکە و هەرێمەکە مشکلەی کەمە بێ اینجا مەسلەی فکری تونڕەوی و تونوتی ژێوانە ینی کۆمەڵی دادگەریەکێک بوو کە لەوەی بربەستێکی گەورە بوو لەوەکەوە ئەو شتانە ڕوو لە این نەکە ڕوو لە هەرێم نەکە لێرە و لەوێ هەندێک خەڵکیش دروست بووە بەڕاستی کۆمەڵ پێی خۆش نەبووە حەزی پێ نەکردووە هەوڵی لەگەڵ ئەو خەڵکانەداوە کە فکریان وایە لەگەڵیانە کەوتوتە حیوار و توێژە بۆی ئەو فکرانە وازێ بێنن ئێمە ئەو پەڕی دڵسۆزی نییە ئەو پەڕی چاکەکردن نیە لەگەڵ ئەو خەڵکەوە ئەو هەرێمە بەبێ ئەوە ئێمە نەفعێکی مادی سوودێکی مادی قازانجێکی مادی بکەین بەڵام خزمەتەکەین پێمان خۆش نییە خەڵک فکری تەکفیری لە وڵاتە مەسا باڵکێشێ بەسەر خەڵکە پێمان خۆش نییە گەنج ببێتە ئینسانێک و کۆمەڵە شتکە کە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە تێک با پێمان خۆش نییە گەنجی ئەم وڵاتە پەیوەست بێ بە شوێنێکی دەرەوە لێوە تەوجێ بکرێ و ئەمن و ئاسایش تێکدا یەخۆ ئێمە بە هەزاران پێشمەرگەمان هەبووە کاتی ئەمەشمان کردو کابرا لە ماڵی خۆی ئەبێ مشکی لە دانیشتن ئەمە خزمەتێکی گەورە یعنی بێ کابرا ئەمە بزانێ لە تۆ منەتی ئەمە بزانێ کە تۆ
دەستی بەسەر خەڵکی خۆتا گرتووە و نەتێڵاوە فکری تەکفیری و تنوتیژی و کوشتن و خۆتەقانەوە ئەو جۆرە شتانە تەرویج پێ بدری بەڵکو بە حیکمت و بەدانایی ئەم شتانی چارەسەر کردووە قەناعەتی بە خەڵک کردووە کە ئەم فکرانە ڕاست نین ئەم فکرانە هەڵەن ئەم فکران لەگەڵ بنەمای ئیسلام و مەقاسیدی ئیسلامە یەک ناگرێتەوە ئەوە بە خزمەتێکی گەورە بزانێ بە میلەتە لەوانەیە وڵاتان بە ملیۆنەها دۆلار سەرفەکەن تا ئەم مشکلە چارەسەریش نابێ بۆیان چارەسەریش نابێ ئێمە بەبێ مەسرف و بەبێ کولفە ئەو خزمەتەکەن چکۆی وەکو دین باوەڕمان پێێتی وەکو ئاین وەکو ئیسلام وەکو بیر و باوەڕی خۆمان کەندێ فکر بە وەکو لە ناڕێک و نەگونجاو لەگەڵ ئیسلاما بینین باشەوەکو سربەخۆی لە بڕات تا چەند کۆمەڵ سربەخۆی خۆی پاراست و چ لەسەر ئاستی هەرێم چ لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ چکە حیزبی وایە هەم ناخۆی هەرێم ڕەنگە سەر بە حیزبێکی لە سەڵاتدار بێ و هەم ڕەنگە حیزبی دەسەڵاتە بێ سەر بەلایەنێکی هەرێمایەتی نێودوڵەتی بێت کۆمەڵ تا چەند خۆی پاراست وایە تا چەند بادشی داوە لەوەی کە خۆی گلانە کردوێتەوە بۆ نمونە بەلایەکدا وڵی من بە تێگەشتنی خۆم و بە ئەوەندەی ئاگادارم لە کۆمەڵ و کە لە مەرحلێکی زۆری کۆمەڵیش لە محلی قەرارا بووم کۆمەڵ قەراری بەدەستی خۆی بوو جاری وایە قەرارێکی من لەگەڵ حیزبێکی ناوخوا یا لەگەڵ وڵاتێکی داوسەیەکە گرێتەوە قەناعەتی خۆمە نەک ئەو وای لێ کردبە ینی خۆ زۆر جاڕێەکەوێ ینی کابرا تۆ قەرارێکی تۆ بەدڵی شوێنێکە بێوانێ هەر خۆت قەرارەکە واردی بەڵام ئێمە کەسێک ئەمرمان پێ بکاو لەژێر ئەمر و نەهی کەسێکە قەرار دەین من شک نابم کۆمەڵ شتی وای هەبێ شتی وای کردبێ هەر بۆیش لە زۆر مەرحەلا باجی ئەوەشی داوە لە هەڵبژاردنەکانە لە هەندێک قۆناغا لە هەندێ مەرحەلا زەختی زۆرمان لەسەر دروست بووە مشکلەمان بۆ پێش هاتووە لەبەرەوە قەرارەکەمان سەربەخۆ بوو چوە قەرار لە سەربەخۆ بوون لە قەراریشا باجی هەیە ئاسان نییە بەڵام گە تۆ خەڵک قەرارە بۆ بە قەرار تەنفیزکرد منەفیزی قەراربی مشکلت نابێ بەس ئەگەر بتەوێت سەربەخۆبی لە قەرارە لەو کاتا گرفت و مشکلەشت بۆ دروستەوی وە کۆمەڵش هەندێک جار و هەنێ مەرحەلە گرفتی بۆ دروست بووە گرفتی گەورەی بۆ دروست بووە لەسەر ئەو سەربەخۆیی لە قەرار و بڕێردان باش بەس لە بەیاننامەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی باس لەو دەکەن کە بۆ خۆناغی داهاتوو پێراسچوونەوەی زیاتر دەکەن بەکارتان بۆ خۆناغی داهاتوو چاوەڕێی ئەوەن کە کۆمەڵ لە ڕووی پرۆژەی خێرخوازیەوە پەروەردەیەوە لە ناو خۆی لە ڕاگەاندن و لە هەموارەکان زیاتر بکە خزمەتی زیاتری خەڵک بکە بەتاکید چونکە حیزب ئەگەر قۆناغ بە قۆناغ نەچێتە پێشەوە و خزمەتەکانی گەورەتر نەبێ و پەلهاوێشتن و ئینتیشار و بڵاوبوونەوەی لە ناو جەماوەرە گەورەتر نەبێ وردەوردە بەرەو دوادێ بەرەو پوکانەوە بەرەو نەمانە ڕوا کۆمەڵش ئەگەر بێوێ بێتە حیزبێکی گەورە خزمەت بە میلەتەکەی بکە و ئیسلام و پرۆژەی ئیسلامی بکاتە چەقی خزمەتکردن بە خەڵک ئەبێ کۆمەڵێک پرۆژە و ڕێوشوێن و بەرنامەی پێ بێ بۆ داهاتووی تا بتوانێت قەناعەت بە خەڵکە ئاوا لەگەڵی بێن بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە ئەو شتا گەورانەکە خۆشبەختانە کۆمەڵ چ لە ڕابردووە چ لە ئێسە و بۆ داهاتوش کۆمەڵشتی گەورەی کردووە کە ئەگەر زۆر بە جددی و بە چاکی ئیشان لەسەر بکە قەناعەتماتە بەشێکی باشی ئەو میلەتە پشتیوانێ بن باش هەر بە نمونە مەسا ئێمە خزمەت گوزاریەکانی بەخشین بە نمونە بێن و کە چەند خزمەتی کردو هەمکاری خێرخوازی ئەم تەندروستی تەندروستی بەڵێ هەردووکی مەسەلە داعاوی و پەروەردەیەکانی باسمان کرد کە چەندێک خزمەتی کردو و چەندێک قوتابخانە و مامۆسا و تەڵەبەی هەیە لە ڕووی ڕێکخراوەی خوشکان و باقی ڕێکخراوەکانی ترۆ لە هەموو بوارەکان لە ڕووی ئیعلامەوە یعنی ئیعلامی ئێمە هەتا تەسیری لەسەر شوێنەکانی تری کوردستانیش هەیە لە تەسیر لەسەر ئەوروپاش هەیە وانێ ئەم کەناڵی جەنابتان ینی تەسیر لەسەر دەرەوەی کوردستانیش هەیە بەتایبەتی کە ئەم کەناڵ یەکەم کەناڵ بووە وەکو ئاسمانی دامەزراوە و دروستکراوە خزمەتی گەورەی کردووە لەبەرەوە ئەبێ بزانی ئێمە کە حیزبێکی سیاسین ئەبێ هەمیشە چاومان لە داهاتوو بێ کاری گەورەتر و باشتر و پرۆژەمان پێبێ هەر بە قسەی خۆش و خواپاداشوبات و ئیشی چاکەکەین و ئینشاڵڵا پەک ناکەوێ و بەمانە نابێت ئەبێت بە دیاریکراوی بە پرۆژەی نووسرا و بەرچاو عەمەلی واقعی شتت پێوێ قەناعەت بە خەڵک بێنی قەناعەت بە چین و توێژەکانی میلەت بێنی بێ لەگەڵت بۆ جێبەجێکردنی و پرۆژانە
بۆ ناوخۆی کۆمەڵیش دوای کۆنگرێستا بڵین دەستان کردو بە چاکسازی بەڵێ، بەڵێ، دەشەکەن وەگەر نیگەرانێکی شەبێوەری دەگرن لە خەڵک لە بەتاکید ئێمە ئێستا لە مەرحەلەی ئەوین تشکیلاتی ئۆرگانەکانمان کردووە بەشێکی کەمی ماوە بەشی هەرە زۆریمان کردووە و چەندین کۆبوونی سەرکردایەتی کراوە کۆبوونی مەکتەب سیاسی کراوە هەر بۆ ئەمە بەسانە ئێمە ئەمانەوەی شاڵا لە داهاتوویەکی نزیکە ئەو شتانی کەواکو لە کۆنگرا دەستنیشان کراوە کە کۆمەڵ ئەبێ چاکیان کا پیاداچوونیان بۆ بکە هەوڵیان لەگەڵا بدا شاڵا دەستیان پێک باش چەند خولەکێکمانەوە سەبارەت بە کاری کۆمەڵ زۆر قسە لەسەرەوە دەکرێت کۆمەڵ لە ڕووی خێرخوازی و خزمەتێکی زۆر دەکات لە ڕووی پەروەردە لە ڕووی بانگەواز لە ڕووراگەیانەوە بەڵام بۆ بارودۆخی لە پەرلەمان جاچ پەرلەمانی کوردستانێکە بایکۆتان کردی ئەن لە پەرلەمانی عێراق بەم شێوەیە چاوتان نیە بۆ قۆناغی داهات و پێراچونەوەی بکرێ یاخود پێوەستە بەچی وڵای ئەمەی پێشوو بەنسبەت پەرلەمانی کوردستانەوە ئێمە هەر لە کاتی خۆیان جەنابی مامۆستا قسەی کردو ئەوە ڕای مەکتەب سیاسی و سەرکردایەتیش بوو کە ئێمە ئەو هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی ڕاست و دروست نازانین و دەستکاری کراوە و وانە بوو بۆیە هەر ئەو کاتە کۆمەڵ ڕای وا بوو کەمە پەرلەمانێکی سەرکەوتوو نابێ بۆیە تا ئێسش ئەو قسە تا ئەم ساعتێژ ئێمە قسەکەین بەڕاست دەرچووە پەرلەمانەکە نە دانیشتنی کرد نە دەستەی سەرۆکایەتی هەڵبژارد نە حکومەت تەشکیل بوو ماسە ساڵ و نیوێکە ئێدەی ئەوە بیانیتر دوای چی خۆ بۆ 2 ساڵەوە ینی نیوەی تەواو بووە ینی ساڵ و نیوە تەواو بووە تو هێشتا پەرلەمانێک دانیشتنی نەکردبی حکومەت هەر تەشکیل نەبوو بێ ئێمە تەسیل لەسەر بەغاش کرد ئێستا هەڵوێستی کورد لە بەغاش لاوازە بەڕاستی لەبەرەوە لێرە یەک هەڵوێست نین هەڵوێستەکان لێرە ڕێک نەخراوە لە بەغاش هەڵوێستەکان بە قازانجی کورد نییە بە قازانجی میلەت نییە بە قازانجی هەرێمی کوردستان نییە بۆیە ئێمە هەر ئەو کاتە لەگەڵ بن کە انتخابات دووبارە بکرێتەوە بەڵام ئالێت و شتەکانی بگۆڕێ نەک هەر بەو مؤسسە و بەو شێوازێکەوە جاری پێشووکرا و هەندێک تەداخولات وشت کە هەیە لەو شتانە کە زۆر جار بەداخەوە هەڵبژاردن خاڵی نابێت لەو شتانە ئەو شتانە نەبێ یعنی ئەگەر ئەمانە ئەیانەوێت خزمەتی میلەت بکەن یەکاکە با بۆ یەک جاریش بێ انتخاباتێکی پاک بکەن با یەک جاریش بێ ئێستا بۆم خۆناغی و هەر لەگەڵ دووبارەکردنەوەی هەڵبژاردنن هەڵبژاردن دووبارە بکرێت ئێمەوە بە یەکێک لە چارەسەرەکانە زانین ئەگەر دووبارەکەن و ئەوە داوا ئێمەوەی ئەگەر دووبارەش ناکەنەوە یفرموا پەرلەمان دانیشێ با لەمە زیاتر میلەت چاوەڕوان نەکە با پەرلەمان دانیشێ با دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ و با حکومەت مکەلەف کرێ بۆی کەواکو حکومەت دروست کرێ و ئیتر کۆتایی بەم حاڵەتە ناخۆشە بێ یعنی ئێمە دووینمان ئەگەر ئەوەی ئێمە بۆکو خۆمان داخوازی ئەمەوەی هەڵبژاردن دووبارە کرێت و ئەگەر پیانەکرێ و ئەتوان و بە ئالێتێکی جیاواز دەڕابردوو ئەگەر نایکەن ئەو علاقی بێمەوەنی ئێمە نین لە پەرلەمان ئێمە بەشداریمان پیانە کردووە فەرمو بۆ خۆیان پەرلەمان کاراکەنەوە حکومەت تەشکیلکەن ئێمە دەستخۆشیان لێکن وەکو هاوڵاتیە وەکو حیزبێکەوەکو لە دەرەوەی باش ئەزێوەداوە کە ناسن بۆ پەرلەمان گەڕان بڵین کاراشی بکەنەوە ئێستا دوای ساڵ و نیوێ ئێمە بڕیاری کۆمەڵەوەی کار نەچی تام ساعتی منیتیان بڕیارمان وایە باش بەس وەکو دوپسەرش بۆ پەیوەندی سیاسیەکان کۆمەڵ دەیەوێت ئێستا پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ لایەنەکان ئاسایی بێ وەتەوێت لەگەڵ پارت و ڕێکخراوەی ئیسلامیەکان باشی پەیوەندی بێ بۆ زیاتر خزمەتکردنی کۆمەڵگە بەڵێ بە تاکید ئێمە دوای کۆنگرە بڕیارمان داوە علاقە و پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو لایەنەکانی کوردستانە علاقەیەکی باش و تون و تۆڵ و چاک و ئیجابی بێ ئەگەر تۆزێ ساردێکیش لەگەڵ لایەنێکە هەبێ نەیهێڵین و تەوازن و هاوسەنی ڕاگرین لە علاقەکانمانە لەسەر ئەساسی هیچ لایەنێک پەیوەندی بەهێز ناکەین لەگەڵ لایەنێکدا ئێمە ئەمانێت تەوازن ڕاگرین و مراعاتی هەلومەرجی کوردستان بکەین هەروەها علاقەشمان بۆ وڵاتانی دەوروبەرەوانش هەرمانوی علاقە لەگەڵ هەموویان هەبێ علاقەیەکی ئاسایی هەبێ بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و بۆ بەرژەوەندی کۆمەڵی دادگەریش باشە لەگەڵ حیزبی ئیسلامیەکان لەگەڵ ئەوانشراوەکان سەنتەرە ئیسلامیەکان بەڵێ ئێمە ئێستا لە قسە و باسێکیشان لەگەڵ پەیوەندی ئیسلامیە و لەگەڵ لایەنەکانی ترشا هەر علاقەیەکی ئاسایی و وەکوڵێ ئاساییمان هەیە علاقەمان باشە لەگەڵ لایەنەکان باش وەکو دو پەیام دەگەر شتێکت مابێ و شتێکیش مابێ سەر قۆناغی داهاتووی کۆمەڵ
بەرەو گۆڕانکاری دەڕوا بەرەوە دەڕوا گەشەی زیاتر بکات. بەڵێ من وا تەسەوڕەکەم کۆمەڵ لە داهاتوای ئینشاڵڵا بەرەو پێشە چێ گەشەکە هەندێک داخوازی و مەطالبی کادیر و ئەندامانی کە هەیەە لە کۆمەڵ ئینشاڵڵا سەرکردایەتی بتوانێت هەنگاویان بۆ بنێ هەندێک کێشە شتی هەیە چارەسەریان بکە بۆی کەواکو لە داهاتوە زیاتر هەم لە جێ ئومێدی ئەندام و کادیرانی خۆیان بێ هەم لە جێ ئومێدی خەڵکە موسڵمانەکەی هەرێمی کوردستانە. زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر محەممەد باموچی نای مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری مادەمان کردی. زۆر سوپاس بۆ سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کاران خواتان لەگەڵ.